خۆشەویستان بەردەوام لەگەڵتان وەک دەزانین لە کاتی ڕوودانی ئەو بارودۆخێکە بەسەر ڕۆژئاوا هات واتە ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کوردستان ئەمە وای کرد کە چەندین کورد لە هەر بەشێکی کوردستان بێ لە هەر شوێنێک بێ کە دڵی بۆ کوردستان ناخۆش بێواتە بەتاقەت بێتوە هەوڵی ئەوە با کە بڕاتە ڕۆژئاوای کوردستان بزانێت کە بارودۆخەکە چ گۆڕانکاریەکی بەسەر هاتووە و خوشک و براکانمان لەوێ لە چ بارودۆخەکان و لە سلێمانیش بە هەمان شێوە چەندین کەس هەستانەوە چوونە ئەوێ و ئەو بارودۆخیان لێ بینی و ئەمڕۆیەکێک لەو کەسانەی کە چوونەتە ڕۆژئاوای کوردستان و ئەو بارودۆخیان لێ بینی و ڕۆژەکەیان بینیوە لە ستۆدیۆ لەگەڵ منامیوانە کە ئەویش مەحسومە ئیبراهیم بەشدار بوو لە پاڵپشتیکردنی کوردانی ڕۆژئاوا خات و مەحسومە زۆر سوپاس کە ئەمڕۆ لێرەی بەم جلو بەرگە کوردیە جوانەوە بم ئاڵای کوردستانە کە ئەمڕۆ لێرەی سوپاس دەکەم. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵی کوردستان، سپاس بۆ کەناڵی دای کە هەمیشە بوێرە لە گەیاندنی هەواڵ و ڕووداوە ڕاستیەکان. سڵاو لە کورد، سڵاو لە کوردستان، سڵاو لە ڕۆژئاوا، سڵاو لە شەربانان. بەڵێ ئێمە بڕیارماندا لەسەر داواکاری و بانگەوازی کوردانی ڕۆژئاوا کە بە پیر بانگەوازەکەیان بڕوین ئێمە کۆمەڵێک چالاکوان لە چین و توێژەکان لە هەموو قۆناغ و تەمەنەکان بڕیارماندا بە پیر بانگەوازی برایانمان بڕۆین بە پیر شەربانەوان بڕۆین بۆ ڕۆژئاوا. باشە کاتە خاتم حسۆم با لەو دەست پێ بکەم چۆن بڕیارەیە بڕۆیتە ئەوێ و لەگەڵ کێیە سەردانی ڕۆژئاوا کرد؟ کەسێک کە پەروەردەی بنەماڵەیەکی کورد پەروەرد و شۆڕژگەر بێ هەمان ڕێچکە ئەگرێتە بەر. طبعا من کادیرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم، باوکم شەیدی فەرماندیە بنەماڵەمەکەمان بنەماڵەیەکی کورد پەروەرد و شۆڕژگەر نزیکەی شەیدی سەنگەرمان هەیە جگە لە حیزبایەتێکی کوردون لە لای ئێمە لە سەروی هەموو شتێکە. بیرم لەوە کردەوە ئەو ڕێوەڕێبازەی شەهیدان کە ئەوان لە پێناوی شەهید بوون هەر باشوور نییە هەر کارێمی کوردستانیە لە بەرەوەی کوردستانی گەورە چەند پارچێکی ماوە بۆ ئازاد بوون. بۆیە بە خۆشحاڵیەوە بڕیارمدا ڕێچکەی باوکم بگرم، ڕێچکەی برا پێشمەرگەکانمان بگرین، ڕێچکەی هەموو کوردێکی دڵسۆز بگرین کە بتوانین ئەگەر معنەویش بێ بتوانین پشتیوانی لە هەڤاڵان و شەربانان و برایانمان بکەین لە ڕۆژئاوا. طبعا لە ڕۆژنەکەمانە نزیکەی 8 پاسێک کە بووین زۆر بەمان یعنی بەتەنیا بووین کە سوکاری خۆی لەگەڵا نەبوو. بەڵێ باوکت لەگەڵا بێ، برات لەگەڵا بێ، ڕەفیقێکی لەگەڵا بێ، بەڵام کە لەوێ دابەزین یەک دوو هەواڵی ترم لەوێ بینیەوە پێم خۆش بوو. کنێرخان، شیرین دڕی ئەوانە، خاتو ڕۆزا کە بینمەوە لەوێ زۆرم پێخۆش بوو. باشە خاتو مەحسومە کە سەرەتا لێرەوە چوونە ئەوێ لە ڕێگادا تووشی هیچ ئاستەنگیەک نەبوون بۆ ئێوە سەخت نەبوون بە پاسێک گەشت بکەن بۆ یاخود بڕۆن بۆ ئەوێ؟ لێرەوە ئێمە هەر کە بڕیارماندا پاسەکان سەرکەوتین بە هەلهەلە و گۆرانی و هوتاف و وتارەوە ڕۆیشتوین هەتا گەشتوینی تا دەروازەی سمیلکە. بەڵام لە دەروازەی سمیلکە هەندێک ئاستەنکەیە زۆر بۆ نمونە ئەگەر کەسێک کارتی نیشتیمانیەکەی تەسکەرەکەی سنووری سلێمانی نەبێ بۆی نییە دەربازی ڕۆژئاوا بێ. لێرەوە من داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرپرسان حکوومەت لە پەرلەمانی کوردستان داوا بکرێکە لە سنووری سمێلکە ئەو ئاستەنگ و بربەستانەی کە بۆ خۆبەخشان و بۆ گەنجان و لاوان و کچان و دایکان دێتە پێش لە سنووری سمێلکە هاوکار بن کاراسانیان بۆ بکرێ بۆی دەربازی ڕۆژئاوا بن. ئەوانش بتوانن ئەگەر بەلایانی کەمیش نەبێ بە چاودێریەک بتوانن هاوکاری شەربانان بن. باشەکاتە تەنها ئەمە ئاستەنگێکە بوو لەوە ناترسان کە تووشی ڕووداوی ناخۆش بن لە کاتێکا ئێوە چنە شوێنێکە جەنگیایە؟ نەخێر، هەر مرۆڤێک کە بڕیاری شتێک بات کە ئیرادە بەقوت بوو ئیرادە هەبوو هیچ کەسێ لە هیچ بەربەستێک ناترسی. بەڵێ لە ڕێگاوان مەترسی هەبوو، جادە ناخۆش بوو، ڕێگاکە دوور بوو کە داخلی لە سمیلکە ئەڕۆیتەوە ئەو بەر طبعا هەموو شوێنەکان شوێنی ئەمین نین، ڕێگاوانەکە زۆربەی دەشتاییە
بەڵێ بەو جۆرەیە. باشە کاتێککە گەشت ناوێ چیتان بینی و بارودۆخەکە چۆن بوو؟ ئێمە شەو گەیشتین باشە گەیشتە حەسەکە، بەڵام حەسەکە هەرێمی جەزیرەی پێڵێن بەگشتی پێک هاتووە لە دەیان شار و شارۆچکە یعنی قەزا و ناحیە ئێمە دێرک قەزای دێرکمان تێپەڕان چوینە ڕمێلان کە گەیشتنە ڕمێلان تقریبەن دەوری سعات 3:30 بۆ 4 بوو کە گەیشتین لەوێ لیژنە هەبوو لیژنەی کۆمیتەی شەهیدان شەڕوانان بە زۆری لە پێشوازیدا بوون هەموو ئامادەکاری کرا بوو کە گەشتینەوێ بە پێشوازیەکی گەرمەوە پێشوازیان لێکردین لە کاتی کە گەیشتین و ئیسراحەتمان کرد لە بارەگای ئەو شوێنی کە بۆمان دانرا بوو یەک تێبینی و سرنجی زۆر جوانم بیرکەوتەوە ساڵی هەشتاکان کە پێشمەرگە هێزی پێشمەرگی کوردستان هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تیپەکان خۆیان ئامادە ئەکرد بۆ چالاکیەک بۆ داستانێک کە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی ترە ڕۆیشتن کە گەیشتە ئەو گوندە بە تایبەتی لە گوندەکان زۆربەی برا پێشمەرگەکان گروپ دەستە دابەشی سەرماڵان نەکران بۆ من زۆر جێگای خۆشحاڵی بۆ هەمان مێژوو هاتۆ بەرچای من بۆ من دووبارە بوویەوە هەواڵان شەڕبانان لیژنەکانیان وە ئامادە کرد بوو 5 لە خۆبەخشانی باشوور ئەوانی هەرێمی کوردستان دابەشیان کردن بەسەر ماڵان هەموو ماڵێکیش کە دەرگایان بۆ کردینەوە تەواوی پێداویستیەکان دابین کرابوو سفرە حازر بوو سەرباری و بارودۆخەنا سەرباری ئەو بارودۆخە ناخۆشە ئەو مەترسیەکە لە سەریانە بەڵێ خاتو مەحسوومە ئەوەی کە جێگەی واتە زۆر گرنگە بەلامەوە ئەمە بزانم کە بارودۆخی کچە شەڕبانەکانمان وریان چۆن بوو لە کاتێکا کە جەنگ هەیە ئەوان هەمیشە زۆر بەهێزی دەرکەوتون لە نزیکی شەوار بەم شێوەیەن واتە لەم بارودۆخە ناخۆشەیە وریان نەڕووخا بوو یان چۆن بوون ئێوەی ئێمە لە میدیا سوسیال ئەبینین ئەو ئیرادی شەڕبانان کەمە هەتا لە نزیکەوەنەیان بینی نازانی کۆمەڵی گرتە ڤیدیۆ ڕسمی شماربووە بۆ کاکرسگار ئەگەر بینی بێتی باوەڕکە ئەو ئیرادەی کە ئەوان هەیەە دڵنیابەوەی کە ئەسش باسێکی لەسەر شاشە ئەو ئیرادی ئەوان هەیەە هۆکارێکە کە لە میدیا سوسیال میدیا پیشان نەدرێ هەموو ئەو ڕوتینەیە کە بۆ ماوەی چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان لە هەولێر لە سلێمانی لە تەواوی شار و شارۆچکەکان هەموو ئەو گەنج و لاوانەی کە پێیان ئەڵێن جیلی ئێستا حەیەویەت زیندوبوونەیە کرابوو هەمان ئیرادا بۆ گەنجان و لاوانی ئێمە گەڕاوەتەوە باشەواتە ئەوان ئەو خۆ پیچاندان و پاڵپشتێک کە لە باشوور دەگوزەریا خود لە ڕۆژهەڵاتی ئاخود لە باکوور ئەوان ئەمە دەبینن وە چه هەستێکیان هەیە بەتەکید لەوە دڵنیا بە ئێمە دوای چەند شوێنێکی کە سەردانمان کردن زیاتر ئەوان ڕاستبەردە و پێشنێریان بۆ ئێمە بوو هەر کاتێککە گەڕینەوە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی داوا لە ڕێکخراوە مەدەنی و حکومی و خۆپیشاندەران و چالاگوانان بکەین کە ئەوەی کاریگەری لە میدیا سوسیال میدیا هەیە هەر هەمان خەبات و تێکۆشان ورەی هەواڵانی شەڕوانە بۆیە من لێرەوە لە مینبەرەوە لە کەناڵە جوانەکەی کورسات لە کەناڵی دایک داوا لە گەنجان لە لاوان لە هەموو چین و توێژەکان لە هەموو تەمانەکان کە بەردەوام بن لە خۆپیشاندانەکان لەبەرەوەی ئەوەی لە خۆپیشاندانەکان لە پاڵپشتەکان ئەگەیەندرێ هەروەها یاداشتەکان زۆر گرینگە بیگەێنن لە ئەکاونتەکان بۆ سیناتۆرەکان هاتو مەحسوومە بابەتێک زۆر بەلامۆ جێگەی پرسیارە بەڕێزە کە لێرەوە هەستای چیتە بە ئامانجی ئەوەی کە تۆش بجەنگی و ئەگەر پێویست بکە فەنگێک بخەیتە شانتە وەکو و شەڕوانەکانی ئەوێک چە شەڕوانەکانمان بجەنگی دەتوانی ئەو بکە یاخود بۆ ئەوە چیت ئێمە کە لێرە ڕۆیشتین بەنیازی ئەوە ڕۆیشت بووین کە وەکو پاڵپشتی مادی و معنەوی مادی و معنەوی بەڵام ئەگەر لەوێ پێویست بوو وایە تەواان هەر کەسێک کە بڕیارێکەدا بۆ شوێنێکی کە مەترسی لە زەرە جەنگی لەسەرە ئەبێ دەخۆی ڕابینێ بتوانێ ئیرادەی ئەوەی هەبێ کە چەک بەکاربێنێ ئەکیید ئەگەر لەوێ پێویست بواە ئێستاش پێویست بێ ئێمە نزیکەی 6 بۆ 7 کەسی بڕیارمانداوە هەر کاتێک پەیوەندیمان هەیە لەگەڵ هەواڵان لە ڕۆژئاوە کچە شەڕبانەکان و هاوسەرۆکەکانی ئەوێ هەر کاتێک کە پێویست بکە بۆ جەنگ بۆ بەرەگانی جەنگ ئێمە دووبارە ئەگەڕێنەوە ئەوێ جێگەیشان نازین
خاتم محسوبە با بێنە سەر ڕەوش و بارودۆخی ئەو کەسانی لەوێن خێزانەکان کە ئێستا لە جەنگن خۆتەزانی سەرمایەکی زۆر بەهێزە بەفر و باران هەیە ئەمە بارودۆخیان لە ئێستاە چۆنە؟ لە ئێستادا زۆر قورسە بە تایبەتی لە کۆبانێ هەموو ئەو شوێنانەی کە شەڕی لەسرە بەڵام کۆبانێ هەم لە سەرەتای جەنگی ڕووداوەکانی کە 12 ساڵ بەر لە ئێستا ئەو قورسایەتی و جەنگەی کرد لەسەر کۆبانەیە بوو ئێستاش بە هەمان شێوەیە باوەڕکە چوار دەوری تەوخکراوە ینی گیراوە هیچ هەناسەیەکی بۆ ناڕوە هەر لە مابینی ماوەی شەو ڕۆژێکە چوار مناڵ لە سەرمانە ڕقبوونەتەوە بەداخەوە ئاو نییە کارەبانە هەموو پێداویستیەکی تەندروستی هیچی نەماوە بۆیە ئەگەر بکرێ ڕێکخراوەکان کۆمەڵگەی مەدەنی مافی مرۆ هەوڵ بدەن هەرنا دەواازەیە بکرێتەوە بۆ بەهاناوە چوونی دانیشتوان نەک شەڕوانان ئەو دانیشتوانەی کە لە کۆبانێ نیشتەجێن ئینشاءڵڵا سەبارەت بۆ شارانی کە بەڕێز سەردانە کردم و توانیتان بچنە ئەوێ بارودۆخەکە لەوێ چۆن بوو لێ باشترە لە کۆبانەیە یاخود تا چه ئاسێ لە ڕمێلان بۆ دێرک هەمووی لە ئامادە باشیدایە باوەڕ بکە زۆر یعنی شۆک بووم لەوێ پارێزگاریکردنی ڕمێلان بۆ نمونە هەر کۆڵانێک ئەنجومەنێکی گەڕک پیاوان و کچانی گەڕک چەکیان وەرگرتووە خۆیان پارێزگاری لە گەڕەکەکە ئیرادەیان بڕیاریان بەو جۆرەیە یان سەرکەوتنیان مردن ڕۆژێک بە تایبەتی تەرخانمان کرد بۆ سەردانی گۆڕستانی شەهیدانی دێرک ئەم گۆڕستانە بە ناوی گۆڕستانی شەهید خەباتە شەهید خەبات یەکەم شەهیدی ساڵی یەکەمی کە شۆڕش بەرپا بوو لە ڕۆژئاوە ئەم گۆڕستانە 1200 شەهیدی تێدایە هەر شەهیدی کورد نییە ینی هەر کورد نینە هەموو نەتەوێکی تێدایە ڕێک بەرامبەری باکوورە بەرامبەری چیای جوودی و گەڤەرە پرسیارم کرد بۆ بەرە ڕێک ئەم شوێنەتان هەڵبژاردووە دایکێکی شەهید کە خاوەنی دوو کچی شەروان بوو زۆربەی گرتە ڤیدیۆیەکانیشی لە میدیا و سۆشیال میدیا هەیە وتی ما دەخوازی ڕحێمە گیانیمە بەرامبەری هەمی کوردستان بی کوردستان هیچ جیاوازی نییە ڕۆژ ئاوە باکوور باشوور ئەمە چ هەستێکی بە تۆ بەخشی ئەو کاتێک کە من لێ بووم لە بەروی خۆم خاوەن شەهیدم نازانم نەمتوانی یعنی نەمزانی چۆن کاتەکەم بەڕێ کرد هەم دڵم پێ خۆش بوو کە لەوێم بوو هەموو ئەو گریانەی کە چەند ساڵە لە ناخمدا پەنگی خواردوێتەوە بۆ شەهیدانی ڕێگایی ئازادی کوردستان بۆ شەهیدەکان بەگشتی جێگای نیگەرانیە بەڕاستی شەهیدی لێ بوو بریتانی بوو شەهیدی لێ بوو ئەڵمانی بوو شەهیدی مەسیحی تیا بوو عاشوری تیا بوو هیچ جیاوازێکیشیان لە ڕازاندنەوەی چێلەکان یاخود مەزارگەکە نەبوو هەمووی وەکو یەک بوو بەڵێ مەحسومە خان وەک دەزانین کە ڕۆژئاوای کوردستان بۆتە هۆی کۆدەنگی لە هەر چوار پارچەی کوردستان و ئەوەی کە بینیمان بەڕاستی دڵخۆشیە بۆ هەر تاکێکی کورد کە ئەمە دەبینین کە لە چینی هونەرمەندانن چینی هەژارن هەرچی یەک بێ هەمووی بەیەکەوە هەستاون لەسەر شەقامەکان پاڵپشتی خۆیان پیشان ئەدەن ئەوان سەبارەت بەمە چیان هەبوو ئەم یەگرتووی ئەم جارە هاندانێکە پاڵپشتێکە ئیرادەیەکە بۆ مانەوەی شەڕوانان لە ڕۆژئاوە ئەوەی جێگای خۆشحاڵیە ئەم جارە بە ئەم ڕووداوە ئەو پێشهاتی کە لە ڕۆژئاوە ڕوویدا بووە هۆ کاریگەری یەکبوونی گەلی کورد یەکدەنگی گەلی کورد ئەوەی چەند ڕۆژەکە لە شەقام هاوارەکرەیەکەیەکە گەلی کوردیەکە باکوور و باش و ڕۆژهەڵات یەک ئامانجووی خەبات ئەوە جێگای دڵخۆشیە بەڵێ مەحسومە خان وەکو تۆ کە بەڕێز دۆخی ڕۆژئاوای کوردستانە بینیەوە وەک دەزانی کە دەستگای میدیای کورساتیش کەمپینی یەکدەنگی بۆ ڕۆژئاوای کوردستان ڕاگەیاندووە چی و هەیە بۆ هاوڵاتیان بۆی کە هەر کەسێک لە ڕێگەی خۆیەوە هاوکاری پێشکەش بە هەر کوردێ بکە کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە سوپاس بۆ کورسات کە هەمیشە کاریگەریەکی باشیە بووەمە هەمیشە هاوکار بووە لە کەمپینەکە
من لێرەوە داوا لە تاک بە تاچی هەرێمی دانیشتوانی هەرێمی کوردستانی باشوورەکەم ئەگەر بە 1000 دیناریش بێ ئەگە بە قوتوێ شیریش بێ ئەگەر بە دەستخۆشیەکیش بێ ئەگەر بە چالاکیەکیش بێ بەشدار بن لە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوا لەبەرەوەی خواردن لەوێ زۆر کەمە خواردن زۆر گرینگە بە تایبەتی خواردنە لە قوت و کراوەکان پێداویستەکانی منداڵان چەرەزات بۆ شەڕوانان خورما هەندێک کەلوپەلی تریش پارە زۆر گرینگە ئەو داهات ئەگەر هەتاشتی تازە بێ باشترە بەڕاستی شتی کۆنا من کە لە ماڵەوە شتێکم پێویست نەبێ و کۆن بوو بێ پێویستی فڕەدان بنێ هەر بەڕاستی شەرمەیە من بیکەمە علاگەیەک و بیبم لەبەرەوەی لە ڤیددیوەکان ڕسمێکی پێوەگرم بڵێم هاوکاری کوردانی ڕۆژئاوا ڕاستە مەحسومە خان من ئەوەی کە بەلامەوە گرنگ بوو ئەوەی کە توانیمەوە هەر پرسیارێک بەلامەوە گرنگ بووە هەمبوو ئاراستی جۆنابتم کرد جا ئەگەر بەڕێزە هەر شتێکە ماوە من باسم نەکرد بێ پێم خۆشە لێرەوە باسی بکەین بەرخودان ژیانە مانەوەمان سەرکەوتنمان بەندە بە یەگرتووی گەلی کورد سڵاو لە ڕۆژئاوا سڵاو لە ڕۆژهەڵات لە هەر چوار پارچەی کوردستان هیوادارم شەڕوانان هەرچەندە من دڵنیام لەوە کە ئیرادەیان هەیە ئیرادەیان بەقووەترە خۆیان بگرین ئینشەڵڵا هەردوو ڕۆژی ترە سەرکەوتن بەڕێوەیە زۆر سوپاس خاتم مەحسومە زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لێرە بووی بەڕاستی جێگەی شانازین و تۆ هەر بەڕێزێکی تر کە توانیتانە بڕۆنە ئەوێ و بەم جلوت بەرگە جوانەوە بەم سەرمایە کە هاتووە ئێرە جێگەی شانازیمانەوە زۆر سوپاس دووبارە سپاس بۆ ئێوە زۆر سپاس.